سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی شەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەیانیەی ئەنجومەنی سنفی معلیمانی کوردستان دژ بە لایەحەی عیفاف و حیجاب. پێشوازی خەڵکی کوردستان لە هەڵمەتی زاگرۆسانە. سەپاندنی سزای زیندان بەسەر ئەحمەد حەسەنزادە باوکی دادخوازی محەممەد حەسەنزادە. پەیوەستبوونی دایکانی دادخوازی کوردستان بە کارزاری نابۆ ئێدام. دەستێدارەدانی بەندکراوێک لە زیندانی میاندووە و بانکێشتی دووبارەی عەبدوڵڵا گوڵستانی بۆ دادسەرای ورمێ. کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی تاران لە ڕۆژی دانیشتوو. دەست لە کارکێشانەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەکانی سیری و لاوان. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شرکەتی ئێران سەدرای بوشێر. ناڕەزایەتی کرێکاران لە شارەداری چابەهار و مانگرتنی بەندکراوانی ژن لە بەندی زیندانی سیاسی بەندی خانەی مەشهەد. بەیانیەی ئەنجومەنی سنفی معلیمانی کوردستان دژ بە یاسای عیفاف و حیجاب. ئەنجومەنی سنفی معلیمانی کوردستان لە بەیاننامەیەکدا خوازیاری هەڵوەشاندنەوەی یاسای عیفاف و حیجاب بوو و ڕایگەیاند پەسەندکردنیە و لایەحەیە نیشانەی ترسی ڕژیم لەسەر هەڵدانی خەڵکە و بەڕێوەچوونیە و گەڵاڵە تەنیا نەفرەت و تووڕێی خەڵک زۆرتر دەکات. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە پەسەندکردنی لایەحەی حیجابی ئیجباری هەوڵێکی سەرکوتگەرانە دەستدرێژی بۆ سەر مافە سەرەتایەکانی ئینسان و بێڕێزی بە خەڵکە. ڕژیم لەو ڕێگەوە دەیەوێت جەستەی ژنان کۆنتڕۆڵ بکات و ئەمە پێچەوانەی جاڕنامەی جیهانی مافی مرۆڤە و کۆماری ئیسلامی تەنیا دەیەوێت دەنگی ئازادی خوازی بکات. ئێمە معلیمان وەکو ویژدانی ئاگای کۆمەلگا لە بەرامبەر ئەو هەوڵە نامرۆڤانە بێدەنگ نابین و سەبارەت بە بەڕێوەبردنی و یاسا کۆنەپەرستانەیە لە قوتابخانە و خوێندنگاکان هۆشدار دەدەین ئاموزش و پەروەرش و دەڵێن پەروەردەی ئایدۆلۆژیک ڕێگە لە بوژانەوەی داهێنەری ئازادی هەزر و بیری ڕەخنەگرانە دەگرێت. یاسای عیفاف و حیجاب نەتەنیا پێشێلکردنی مافی ژنانە بەڵکو شەڕێکی ئاشکرایە دژ بە ئازادیە سەرەتاییەکان و بناغەکانی کۆمەلگایەکی مۆدێڕن. پێشوازی خەڵکی کوردستان لە هەڵمەتی زاگرۆسانە. ڕۆژی هەینی 15 سەرماوەزی 1403 هەتاوی چالاکانی ژینگەیی مەدەنی و خەڵکی خۆبەخش لە شارەکانی بانە، سەقز و سەلاسی باوەجانی لە درێژەی هەڵمەتی زاگرۆسانەدا هەزاران دەنگی بەڕوو نەمامیان لە داوێنی چیا و زۆزانی شارەکانیان چاندووە. بە پێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتووە چالاکانی مەدەنی شاریبانە هەڵمەتێکیان بە مەبەستی چاندنی دەنگە بەڕوو لە کانی ئەسحاب لە دەوروبەری بەنداوی بانە و لە ناوچەی قامی شەڵا لە نێوان بانە بۆ مەریوان بەڕێوە بردووە. هەروەها هەڵمەتی زاگرۆسانە لەلایەن دڵسۆزانی ژینگە لە ناوچەی شامیان و بناری شاخی پیازە بەڕێوە چووە و لەلایەن خەڵکەوە پێشوازی لێکراوە. لە دەوروبەری شارەکانی سەقز و سەلاسی باوەجانیش ژینگە دۆستان و خەڵکی خۆبەخش بە مەبەستی بوژانەوەی ژینگەی کوردستان هەزاران دەنگی بەڕوو نەمامیان لە دەوروبەری شارەکان چاند و داوایان لە جەماوەری خەڵکی دڵسۆزی کوردستان کرد کە پاکی و جوانی سروشت بۆ نەوەکانی داهاتوو بپارێزن. سەپاندنی سزای زیندان بەسەر ئەحمەد حەسەنزادە باوکی دادخوازی محەممەد حەسەنزادە. لە ڕۆژانی ڕابردوودا لقی 101 دادگای تاوانەکانی بۆکان بە سەرۆکایەتی مێهدی فەخری ئەحمەد حەسەنزادە باوکی نەمر محەممەد حەسەنزادە لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شاری بۆکانی بە 3 مانگ زیندان مەحکوم کردووە. بە پێی زانیاریەکان دەستگای گەندەڵی قەزایی کۆماری ئیسلامیە و باوکە دادخوازەی بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام و هاندانی کاسبکاران و بازاڕیانی بۆکان بۆ مانگرتن لە دووهەمین ساڵ ڕۆژی شۆڕشی ژینە بە 3 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کردووە.
ناوبراو لە دادگای ئیزنی پێ نەدراوە تاوەکو بەرگری لە خۆی بکات و ناوەندە ئەمنیەتیەکان دۆسیەیەکی دیکەیان بۆ کردوتەوە. ئەحمەد حەسەنزادە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا چەندین جار لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانکێشت و دەست بەسەر کراوە. دوایین جار ڕۆژی سێشەممە 9 گەلاوێژی ئەم ساڵ هێزەکانی حکوومەت هێرشیان کردە سەر ماڵی حەسەنزادە و کاک ئەحمەد و کچەکەی بە ناوی سۆڵماس حەسەنزادەیان دەست بەسەر کرد. پەیوەستبوونی دایکانی دادخوازی کوردستان بە کارزاری نابۆ ئیعدام. بەپێی هەواڵی گەیشتوو دایکی ڕامین فاتحی و دایکی حامد سەیف پەناهی لە قوربانیانی سەرکوتی ڕژیم لە دوو چالاکی جیاجیادا پەیوەستبوونی خۆیان بە کارزاری نابۆ ئیعدام ڕاگەیاندووە. دایکی ڕامین فاتحی گیانبەختکردووی شۆڕشی ژینا لە شاری سنە لە گرتەوی دوێیەکدا بە بەدەستەوەگرتنی پلاکارد دروشمی نابۆ ئیعدامی بەرز کردەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی و وریشە مرادی بوو. ئەو دایکە دادخوازە بە دڵێکی پڕ لە یەشوازارەوە داوای ڕاگرتنی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی کرد. لە لایەکی دیکەوە دایە خەدیجە دایکی هەمیشە زیندوو حامد سەیف پەناهی بە چاندنی نەمامی بەڕوو لە جیاتی گۆڕی نادیاری ڕۆڵەکەی خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی میاندووە و بەیانی ڕۆژی چوارشەمە چواردەی سەرماوەز حکمی ئیعدامی بەندکراوێک بە ناوی سینا شەمسوڵڵاهی بە زیندانی میاندووە و لە زیندانی میاندووە و جێبەجێکراوە. سینا شەمسوڵڵاهی چەند ساڵ لەمەوبەر بە تۆمەتی کوشتنی بان قەست دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوو. بەیانی ڕۆژی چوارشەمە حکمی ئیعدامی ئەو بەندکراوە لە بێدەنگی خەبەریدا جێبەجێکراوە و هێشتا هەواڵەکەی لە میدیا فەرمیەکانی دەستگای قەزای ڕژیمدا بڵاو نەکراوەتەوە. بانکێشتی دووبارەی عەبدوڵڵا گوڵستانی بۆ دادسەرای ورمێ. عەبدوڵڵا گوڵستانی شارۆمەندی خەڵکی بۆکان کە ماوەیەک لەمەوبەر دەست بەسەر و بە زیندان مەحکوم کرابوو بەیانی ڕۆژی شەمە 16 سەرماوەز بۆ جارێکی دیکە لەلایەن دادسەرای شاری ورمێوە بانکێشت کرا. عەبدوڵڵا گوڵستانی لە ڕێکەوتی 11 خەرمانانی ساڵی 1402 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی شاری بۆکان دەست بەسەر کرا. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا بە سەختی ئەشکەنجە وازاردرا و بەهۆی شکانی مۆرەکانی کەمەر ڕەوانەی نەخۆشخانەی ورمێ کرا. عەبدوڵڵا گوڵستانی لەلایەن دەستگای قەزای ڕژیم بە 113 ملیۆن تمەن جەریمەی ماڵی و 1 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا، بەڵام پاش پەرداختی جەریمەکەی بە دانانی وەسیقەی 1 ملیار تمەنی ئازاد کرا. کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی تاران لە ڕۆژی دانیشتوو. بەیانی ڕۆژی هەینی 16 سەرماوەزی 1403 هەتاوی کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی تاران بە بۆنەی ڕۆژی دانیشتوو چالاکیان ئەنجامدا. بە پێی راپۆرتەکان خوێندکارانی کچ و کوڕ بە بەدەستەوەگرتنی تراکت لە نێو مەحەوەتەی زانکۆ دروشمەکانی ئێران، لوبنان، فەڕەنسا دزی و سەرکوت بەسا شەقامەکان خوێناوین ئازادی قوربانی بووە. وەڵامی ئێمە فیشەک نییە، ئەو هەموو قوربانیە کەم نییە و هەژاری کوشتن گرانی خەڵکتان کردە قوربانیان بەرز کردەوە و ڕایانگەاند زانکۆ هەرگیز بێدەنگی مەرگاسا و پەسەندکراوی دیکتاتۆرەکان تەحەمل ناکات. دەست لە کارکێشانەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەکانی سیری و لاوان. ڕۆژی هەینی 15 سەرماوەز بەداوای لەبنەوە 16 سەرماوەز کرێکارانی ڕەسمی نەوت شاغڵ لە ناوچە عەمەڵیاتیەکانی سیری و لاوان بۆ جارێکی دیکە دەست بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی مانیان گرت. کرێکارانی ڕەسمی نەوت لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری وەلانانی سەقفی ئەغدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕەپارە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باز لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، وەلانانی جیاوازی و کۆتاییهێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی نەوت بوون.
کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شرکەتی ئێران سەدرای بوشێر. کرێکارانی شاغڵ لە شرکەتی ئێران سەدرای بوشێر ڕۆژی هەینی دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. شرکەتی ئێران سەدرای بوشێر 680 کرێکاری هەیە کە گرێبەستەکانیان بە شێوەی ڕاستەوخۆ واژۆ کردووە و نزیک بە 2000 کرێکار بە شێوەی پەیمانکاری لەو کۆمپانیایە کار دەکەن. هەردوو گروپی کرێکاران لە یەک دۆخی سەختی پیشەی معیشەتیدان و خاوەنکار ماوەی چەند مانگە حەقدەست و حەقی بیمەکانیانی پەرداخت نەکرد. ناڕەزایەتی کرێکاران لە شارەداری چابەهار. ڕۆژی هەینی کرێکارانی شاغڵ لە شارەداری چابەهار لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی کۆبوونەوە. بە وتەی کرێکارای ناڕازی، خاوەن شرکەتی ئۆقیانوسی ئابی موکران حەقدەستەکانیانی لە کاتی خۆیدا پەرداخت ناکات و جیاوازی لە نێوان حەقدەستی کرێکاراندا دەنێت. نەدانی حەقدەست وەقی بیمەی کێشەی دەرمانی و معیشەتی بۆ کرێکاران ساز کردووە و داوا دەکەن سەرنج بە کێشە و گرفتەکانیان بدرێت. مانگرتنی بەندکراوانی ژن لە بەندی زیندانی سیاسی بەندیخانەی مەشهەد. ڕۆژی هەینی بەندکراوانی سیاسی ژن لە بەندی زیندانیانی سیاسی بەندیخانەی وەکیلابادی مەشهەد لە ناڕەزایەتی بە بێبەشکرانیان لە مافە سەرەتایەکانیان مانیان لە خواردەنگرت. بە پێی راپۆرتەکان بەرپرسانی زیندانی وەکیلابادی مەشهەد لە ڕۆژی پێنجشەممەوە کۆمەڵێک ئاستەنگیان بۆ بەندکراوان دروست کردووە بەهۆی بەستنی دەرگای بەندی 6 زیندانیان لە دەستڕاگەشتن بە دەرمانخانە، فرۆشگا، ئاشپەزخانە، ساڵۆنی وەرزشی و کارگەکانی پەروەردە بێبەشکراون. ڕۆژی ڕابردوو بەندکراوانی ژن لە ناڕەزایەتی بە واستەنگیانەی بەرپرسانی زیندان بۆیان دروستیان کردووە مانیان لە خواردەنگرت. بەرزڕاگرتنی یادی موحسین شکاری و دنیا فەرهادی لە تارانوە هەواز. ڕۆژی هەینی هاوکات لەگەڵ دووهەمین ساڵ ڕۆژی گیانبەختکردنی موحسین شکاری و دنیا فەرهادی لە شۆڕشی ژینە بنەماڵێ و دووهەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە ئازادی خوازان لەسەر مەزارەکانیان کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت. بە پێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە کۆمەڵێک لە دۆستانی موحسین شکاری و ژمارەیەک چالاکی سیاسی و مەدەنی مەزاری و گیانبەخت کردووەیان گوڵباران کردووە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردوێتەوە. لەلایەکی دیکەوە بنەماڵەی دنیا فەرهادی و کۆمەڵێک لە دادخوازانی ئەهواز لەسەر مەزاری و هەمیشە زیندووە کۆبوونەوە و لە مەراسیمێکدا ڕێزیان لە یاد و بیرەوەریەکانی کرد. و دوایین هەواڵمان سەبارەتە بە دوایین زانیاریەکان لەسەر دۆخی ڕۆژاوای کوردستان و سووریە. ڕۆژی هەینی تەرۆریستانی سەر بە دەوڵەتی تورک هێرشیان کردە سەرگوندەکانی منبج و تێکشان و لە شارەکانی دەرعا، سوەیدا و دێرەزۆر هێزەکانی ڕژیمی ئەسەد پاشەکشەیان کرد و بەندکراوان لە زیندانەکاندا ئازاد کران. بە پێی زانیاریەکان ئەرتەشی بەشار ئەسەد کۆنتڕۆڵی تەواوی پارێزگاکانی ڕەقە و دێرەزووری ڕادەستی هێزەکانی سووریای دموکراتیک کردووە و خەڵکی و دوو پارێزگایە پێشوازیان لە هێزەکانی سووریای دموکراتیک کردووە. لە دەوروبەری شاری حۆمس شەڕی قورس لە نێوان ئەرتەشی سووریا و تەحریر و شام ڕوویداوە شارەکانی دەرعا، سوەیدا و چەند شاری دیکە کەوتە دەست گروپە چەکدارە خۆجێیەکان. هەروەها کۆنتڕۆڵی فڕۆکەخانە و چەند پادگانی حەسەکە و قامیشلو کەوتە دەست هێزەکانی سووریای دموکراتیک و میدیاکان باز لە هەڵاتنی بنەماڵەی بەشار ئەسەد بۆ ڕووسیە دەکەن. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.